لێرەکانەکەەوەی ڕێپێداوین حەسەنی شارەوانی ڕێپێداوین ئەنی بە قسەی شارەوانی ئەمە خانومان کردەوە مدیر ناحیەوان هەموو لێرانە بوون کە دوو شارەوانی گۆڕدراوە ئێستاکانە شارەوانی تازەش کاکە سوار بەمە دەڵێ ئێرە جادەیە ئێستا دەڵێ کاکە جادەی ئەبێردادێن مە خوارێ ئەوە حەدیقەیە ئەوە پارکە ئەمە داواکارین لە ئێوە ئەو پەیامێمە بۆ زۆرێ بگەێنن بە هیچ زۆرێکی ئەمە قبولمان نییە کە جادە بێتەوە ناو ماڵان یەکەم دەڵێ قەرەبوتان دەکەینەوەنە بەس ئەو قەرەبوو ئێستاکانە بوون منە خانوین بای 120 گەڵایە دەڵێ کاکە ئەمن قەرزێکە دەدەمێ بای 5 وەرەقەیە ئەم بەچی خانی بکەمەوە حەرزم داتی بەچی خانی بکەموانێ ئەو شوێنی کەوان بازەکەن گەڕێکی ڕۆژهەڵاتە دیارە دەکەوێتە نزیک سناعە لە مابینی نیشتە جێبوون و سناعاش دەبێت پشتێنەیەکی سەوز هەبێ ئەو پشتێنە سەوزەی کە ئێستا لە فرسەتێکدا هەلیان قۆسوتەوە توانیوانە زیادە ڕوویان کردوتە سەرێ کردویانە بە هەر حاڵ چەند ساڵ لەمەوبەر ئەم تەجاوزە کراوە بەڵام ئێستا بۆ بڕیاری کاخۆباتی ئێمە ئاگادارمانکردنەوە کە بێن مامڵەی خانوەکانیان بێن تاپۆ بکەن بە سفەتی وی ئەو شوێنە سۆزاییە و کە جنسەکەی ناگۆڕێ تومانە وەرن معاملە بکەن و تەقدیم بکەن بۆی پارچەزەوێکی تاپۆتان بۆ دابین بکەین و ئەو کات ئێوە دەبن بە خاوەنی خان و ئەگەر نا ئێستا ئەوان خاوەنی هیچ شتێک نین هیچ بەڵگەیەکی ڕسمیان لەبەردەستانە.